نەوت ناکاکە مانجد دووتان کران دەێن بۆ شارە گەورەی ئەو گاڵتە پێکردنە بە خەڵکی ئەو خەڵخافلان نا لە ناوە نەوەدانیا هاوڵاتیەکی دەڤەری ڕاپەڕینە تووڕەیە لا مامەڵەی حکوومەت لا پرۆسەی نەوت دابەشکردندا و دەڵێت حکوومەت گاڵتە بەو میلەتە دەکات مانگی دوو تەنکەرنەوت دەنێرێت بۆ شارێکی گەورەی وەکو ڕانیە بەو شێوەیە بڕوا زستان تەواو دەبێت نەوتیان پێ نادرێت. بەشێک لە هاوڵاتیانیش بەهۆی نەبوونی سوتەمەنیەوە بەناچاری پەنا بۆ بڕین و بەکارهێنانی دار دەبن. نەوت ناکاکە مانجد دووتان کران دەێن بۆ شارە گەورەی ئەو گاڵتە پێکردنە بە خەڵکی ئەو خەڵخافلان نا لە ناوە نەوەدانیا وە چلەی زستانی هات خەڵکەوە هەموو ڕق بووە لە سەرمان هەموو بێچارە بووە. ئێستا تا ئێستا نەوتیان وەرنەگرتووە تا ئێستا نەوت وەرنەدراوە وەڵاوە 3 ساڵ دەبێت نەوتمە وەرنەگرتووە تا ئێستا لە وەرزی زستانداینە تا ئێستا نەوتمە وەرنەگرتووە نەوتەکە زۆر بە کەمی دێت زۆر بە خراپی بە پرسێ بەس مەشغوڵکردنی خەڵکە ئەو کەم نەوتی دەنێرن بەهۆی دابەژنەکەی نەوتەوە کۆمەڵە خەڵک ناچارە دار دەبڕێ حەق نییە بەهۆی دابەژنەکەی نەوتەوە ئەو سروشتە جوانە بشێوێندرێت حقا حکومت نەوت تەوزیع بکە بەرپرسانی حکومت بەرپرسن لەو دابەژنەکەی نەوت بۆیە خەڵک داران دەبڕێ. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕینیش دەڵێت نەبوونی سوتەمەنی بیانوویەک نییە بۆ بڕینی دار و شێواندنی ژینگە دەژڵێت لە ساڵی ڕابردوودا 23 دۆسیەی بڕینی دار و شێواندنی ژینگەیان هەیە و زیاتر لە 30 کەس دەستگیر کراون بەپێی یاسا لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە. بیانوویەک نییە کە لەسەر ئاستی سوتەمەنی نەبوونی سوتەمەنی بتوانانی بچی سەوزاییەک یاخود داری زیندوو ببڕیان سروشتی ناوچەکەی تێ بدەیت ئەوە دەتوانین داوایەکی دیکە بکەیت لە ڕێگای خۆتانەوە لە ڕێگای ئیدارەی وعدە ئیدارەکەیەوە یاخود لە ڕێگای شوێنی یاسا و قانونی خۆیانەوە دەتوانین داوای ئەو شتە بابەتی بکەن نەوەک ببنە شێوێنەری ناوچە شاخاویەکان و بڕینی دار ببێتە بیانوو نەخێر. 23 دۆسێمان هەیە دیارە لە سەدار بڕین هەر دۆسێ دیارە بەڵێداری سەوزان بڕیوە دیارە زیاتر لە 30 کەس گیراوە لەسەر دار بڕینوانە و بەڵێ ئیجراعاتی یاسایانە ئێستاش فەراوی لێکۆڵینەوە بەردەوام و لەسەرەوەی. نەبوونی سوتەمەنی و نەوت لا وەرزی زستاندا گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە بەشێک لە هاوڵاتیانیش بەهۆی نەبوونی سوتەمەنی بەناچاری پەنا بۆ بڕینی دار دەبن کە ئەماش زیان بە سروشت و ژینگە دەگەیەنێت. چاودێرانیش حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بە خەمسارد و بەرپرس دەزانن کە لە هەرێمێکی پڕ لە نەوتدا یەک بەرمیل نەوت با هاوڵاتیەکانی ڕەوا نابینێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.